برای خدای گەورە و میهرەبان من دکتۆر جاسم محەممەد ئیبراهیم پزیشکی نەخۆشەکانی هەنا و دڵ لە نەخۆشخانەی میهرەبانی خۆشحاڵ دەبم کە بەشدار دەبم لەگەڵتان لە بەرنامەی ڕەمەزان و ڕێنمایە تەندروستیەکان باسی ئەوەی دەکەین چۆن ئەو کەسانێکەوە نەخۆشی درێژخایەنیان هەیە وەکو زەخت و شەکرا چۆن چارەسەرەکانیان عیلاجەکانیان ڕێک بخەن لە مانگی ڕەمەزان. یەکەم باسی ئەوەی دەکەین ئەوانەی نەخۆشی شەکرەیان هەیە ئەگەر هات و کەسێکی شەکرەدار یاخود کەسێکی توژبوو بە نەخۆشی شەکرا ڕۆژەی یەک جار حەبی دەخوا ئەوە هیچ پێویست ناکە گۆڕانکاری بکات لە وەرگرتنی عیلاجەکەی تەنها پاش ئەوەی کەوە بەربانگ دەکاتەوە حەبەکەی دەخوات و هیچ کێشەیەکی نابێ. ئەوانەی کە ڕۆژێ دوو جار دەخۆن بە هەمان شێوە هیچ کێشەیەکی نییە پاش بەربانگ و هەروەها پاشێ و حەبەکانیان وەردەگرن ئەویش بە هەمان شێوە هیچ کێشەیەکی نییە. بەڵام ئەگەر هات و کەسەکە سێ جار ڕۆژێ سێ جار حەب وەردەگرێت ئەوە چ بکەین ئێمە چی لێ بکەین ئەوە عادەتەن وا لێ دەکەین جەمی نیوەڕۆ لەگەڵ جەمی ئێوارە پێکەوە وەردەگرێت لە پاش بەربانگ یاخود لە پاش فتار جەمی نیوەڕۆ و جەمی ئێوارە پێکەوە وەردەگرێت و جەمی بەیانیانش دەکاتە با بڵێن پاشێو. ئەوە ئەگەر هات و حەبەکانیان پاش نان بوون ئەدی ئەگەر هات و حەبەکەی پێش نان بوو ئێمە چی لێ بکەین ئەوە پێش نان ئەمە وا لێ دەکەین کەوا پێش بەربانگ پێش ئەوەی کە فتاری بکە حەبەکەی وەربگرێ و ئەگەر ڕۆژە دوو جار بەکاربێنێ جەمی با بڵێن پێش پاشێ و هەوڵ دەدەین حەبەکەی کەم بکەینەوە بە ڕێژەی 125 لە بۆ 150 چونکە عادەتەن ئەو حەبانەیەکەوە پێش خواردن دەخورێ شەکرە دادەبەزێنێ و کەسەکەش خۆی بە ڕۆژووە و ئەگەر حەبەکەش جورعەکە کامل وەربگرێ ئەوە تووشی ئەوە دەبێت کەوا شەکرەکەی دابەزێ. فبووە وا باشترە جورعەی یاخود جەمی پێش پاشێ و کەم بکرێتەوە بە ڕێژەی 125 لە بۆ 150 ینی بۆ نمونە ئەگەر مەسەرەن 2 ملیگرام ئەماریل دەخوا وا باشتر بکاتە 1 ملیگرام یەک کەرتێکی بخوا یان 5 ملیگرام داونیل دەخوا ئەو بکاتە 2 ملیگرام و نیو یان یەک کەرتێکی بخوا پێش پاشێ بۆ ئەوەی تووشی دابەزینی شەکرە نەبێ. ئەوە ئەگەر هات و حەب بەکاربێنێ ئەدی ئەگەر بێت و ئینسۆلین بەکاربێنێت چی لێ دەکەین ئینسۆلین ئاتەن ئەگەر هات و ئینسۆلینی خابت بەکاربێنێ یان ئینسۆلینەکەی وەکو شیرە تێکەڵاوەکە بەکاردێنێ ڕۆژێ دوو جار بەکاردێنێ ئەوە جەمی با بڵێن ئێواران پاش بەربانگ ئەوەکو خۆی وەردەگرێ مەسەن 25 وحدە 25 وحدە وەردەگرێ ئەدی پاشتر چی لێ دەکات هی پاشەویش وا باشترە بە ڕێژەی 120 لە بۆ 130 ئینسۆلینەکە کەم بکاتەوە یعنی بۆ نمونە 25 وحدە بەکاردێنێ ڕۆژانە بیکاتە 15 وحدە یاخود بیکاتە 20 وحدە 20 لە بۆ 30 لە 100 دۆزەکەی کەم کاتەوە بۆ ئەوەی دوور بێت لە ئەگەری دابەزینی شەکرا. ئەدی ئەگەر هات و ئینسۆلینی درێژخەوەکو لانتۆسی بەکاربێنێ ئەوە چ بکەن عادەتەن ئەوە باشە لە پاش کە فتاری کرد کە بەربانگی کرد لە پاش بەربانگ بەکاربێنێ و جورعەکەی خۆشی کامل بەکاردێنێ. ئەدی ئەگەر دوو جار وەربگرێ لانتۆز دوو جار وەربگرێ ئەوە جورعەی پاش بەربانگ وەکو خۆی وەردەگرێ بەڵام جورعەی پاش پاشێوکردن ئەوش بە هەمان شێوە بە ڕێژەی جاری وایە 125 لە بۆ 150 پێویست دەکات ڕێژەی کەم بکرێتەوە بۆچی بۆ ئەوەی دوور بێت لە ئەگەری دابەزاندنی یاخود دابەزینی شەکرا. ئەو بە نسبەت نەخۆشی شەکرە گوتمان ئەگەر هات و حەب بەکاربێنێ حەبەکانی چۆن بەکاربێنێ و ئەگەر ئینسۆلین بەکاربێنێ چۆن ئینسۆلینەکانی ڕێک بخات بۆ ئەوەی تووشی دابەزینی شەکرە نەبێ. ئەدی بە نسبەت نەخۆشی زەخت کەسێکە نەخۆشی زەختی هەیە و عیلاج وەردەگرێت چی لە عیلاجەکانی دەکات ئەگەر ڕۆژی یەک جا وەردەگرێت پاش نانی بەیانی وەردەگرێت هەموو ڕۆژێ پاش نانی بەیانیان وەردەگرێت ئەو کاتە چی لێ دەکەین دەیکەینە پاش بەربانگ ینی کە فتاری کرد پاش بەربانگ بەکاردێنێ و هەروەها هەوڵ بدرێ ئەوانەی ئەو حەبانەیەکەوە میزهێنەرن دایروتیکن کەەوە کەسەکە میزی زۆر پێ دەکات هەوڵ بدرێ پاشێ بەکارنێت چونکە تووشی وشکبوونەوە دەبێ و احتیمالە تووشی دابەزاندنی زەخت دەبێ و تووشی بێتاقەتیکردنی دەکات. بۆیە علاجی زەخت زۆر ئاسانترە بە چاو شەکرەوە دەتوانین لە پاش بەربانگ علاجەکەی خۆی وەربگرێت و تەنها دەبێ ئاگاداری ئەوە بێ لە پاشێ ئەو حەبانە بەکارنێکەوە میزهێنەرن یاخود کەسەکە میزی پێ دەکات بۆی تووشی دیهایدرێشن نەبێ. بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک.